هەوڵدان بۆ ژیانێکی باشتر ئەمانەی گەیانوەتە ئێرە. لە باکووری ئیتالیا کۆچبەر و پەنابەر کات بەسەر دەبن پێش هەوڵێکی تر بۆ تێپەڕبوون بۆ فەڕەنسا، سەفەرێک کە پێی دەڵێن سەفەری ژیان. بەڵام بەهۆی سەرمای زستان ژیانی ئەم کۆچبەر و پەنابەرانە لە شاری سنووری ڤێنتیمیگیلیا ئێستا زۆر دژوارە. ئەمە زۆر دژوارە، ئاسان نییە کە لێرە لەژێر پر بژیت. لێرە تەنیا بەتانیەکت هەیە بۆ ئەوەی خۆت داپۆشی و ئەمەش گەرمە ناکاتەوە. ئێرە زۆر ساردە. ئەم شارە توریستیە، ئەو کەسانی لێرەوە دەڕوانە کەناڕی ڕووبارەکە خەڵکێکی زۆر دەبینن کە زۆرینیان لە باشووری بیابانی ئەفریقاوە هاتوون و هەروەها ئەو خۆبەخشانەی قەشاڕیتۆ جولیو ئێلوارز کە یارمەتی ئەو خەڵکە دەدەن. ئێمە بەراورد دەکەین کە ئێستا نزیک بە 200 کەس لە کەناری ئەم ڕووبارە دەژین. ئەمە ژمارەیەکی زۆرە و نابێت لێرە لە جەرگەی ئەوروپا ئەمە ڕوو بدات. گەشتن بە فەڕەنسا دژوارە. ڕێگای شەمەندەفەر لە ڤێنتیمیگیلیا لەلایەن پۆلیسی فەڕەنسا و کنترۆل دەکرێت، سنووریش کنترۆل دەکرێت و ئەوانی دەست بەسەر دەکرێن دەیانگەڕێنەوە. بە پێی یاساکانی ئوروپا کۆچبەران و پەنابەران دەبێت لە یەکەمین وڵاتی ئوروپایی کە پێی دەگەن داوای پەنابەری بکەن و زۆرینەی ئەمانەش بە قایق دەلیبیەوە گەشتونتە ئیتالیا. هەندێک زۆر هەوڵ دەدەن ڕێگای بگرنە بەر کە بە ڕێگای مەرگ دەناسرێت و بە کوێستانەکانی ئاڵپدا دەچێتە فەڕەنسا. لە مانگی 12 ساڵ 2016ەوە تا ئێستا لانی کەم 11 پەنابەر و کۆچبەر لە ڕێگای مەرگدا گیانیان لەدەست داوە، هەرچەند ژمارەی ئەوانەی دەگەنە ئیتالیا کەم بۆتەوە. شەوانە هەوڵەکان بۆ ڕۆشتن دووقات دەبێتەوە. ئەوانەی کە بە زەحمەتێکی زۆرەوە بە شەمەندەفەر گەیشتونەتە ئێرە بە پاس دەیانگەڕێنەوە بۆ باشووری ئیتالیا، بەڵام ئارزووی جێهێشتنی وڵات یەکجار زۆرە کاتێک ڕێژەی بێکاری لەسەرەوەیە. هەندێک منداڵیش لە نێو پەنابەراندا هەیە کە وەک خۆبەخشەکان دەڵێن مافیان پێشێل دەکرێت. ئێمە ڕەوشەکە چاودێری دەکەین و بۆ وێنە شێوازی هەڵسوکەوتی پۆلیسی فەڕەنسا لەگەڵ منداڵان مافی هاتن بۆ فەڕەنسا و داوای پەنابەریان هەیە، بەڵام سنووریان لێداخستون و ناتوانن بێنە ئێرە. لە نزیکترین ئوردوگای پەنابەران 450 کۆچبەر و پەنابەر جێگیر بوون. سەلاح بێکر ئالام یەک لەوانەیە کە ناچێت ناوم کەمپانە چۆن پێی وایە ئەوە دەبێتە هۆی ئەوە ئیتالیا جێنە هێڵێت. من 5 جار هەوڵم داوە بچمە فەڕەنساوە، 2 جار لە ڕێگەی کوێستانەوە بووە. من ناوەستم و بەردەوام هەوڵ دەدەم. ئەمە بۆتە کایەکی مشک و پشیلە و هیچ نیشانەیەک نییە بەم زوانە کۆتایی بێت.